بەڵێ ئێمە لە پۆلیسی هەولێرین دیارە سێ تۆمەتباری سەرۆکی کە لەلایەن دادگای بەغداوە داواکرابوون لەلایەن هێزەکانی پۆلیسیەوە توانرا دەستگیر بکرێن و ئەم سێ تۆمەتبار ئێستا لە پشتەوەی منن دیارە لەنە هێزەکانی پۆلیسی هەولێرەوە لەسەر داوای دادگای بەغدا دەستگیر کراون و دەکاری زیاتر کە بزانم چ تاوانێکیان کردووە بەم شێوەیە دادگای بەغدا داوایان کردووە لەگەڵ ڕایدۆگر عەزیز وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر قسە دەکەم کاکەگوور زۆر سپاس بۆم دەرفەتە ئەمانە کە لە پشتەوە بە چ تاوانێک تۆمەتبارکراون بڵێ دوای ئەوەی کە ئێمە مەسەڵەن زانیاریمان لۆ دێتن لە مەحکەمەی استینافی بەغدایە یان لە هەر شوێنێکی تر ئێمە ئێستاوکە لە بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر دوای ئەوەی کە ئەو زانیارەمان بەدەستگەیشت و فەرمانی دەستگیرکردنی ئەو سێ کەسەمان بەدەستگەیشت توانیمان دەستگیریان بکەین چونکە شوێن و مەکانیان دیار بوون لە نێو شاری هەولێر کە هەر سێک بچیش بە ڕەگەز عەرەبن گوایە لە بەغدا تاوانی دزیان ئەنجامداوە بە پێی مادەی 444 لە یاسای سەردانی عێراقی فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەستووە و ئێمە هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لە بەشی ڕۆژهەڵات توانیمان ئەو تۆمەتبارانە دەستگیر بکەین و لە ئایندێکی نزیکدا لە ڕێگەی تەسفیرات ڕەوانەی بەغدایان دەکەینەوە. ئەو کاتی ئەوان داوایان لەکردن لەگەڵ ئەو کاتێک کە ئێوە دەستگیر کرد چەند بینی هەبوو تا ماوەیەکی چەندی خایان تا توانیت ئەمانە دەستگیر بکەن؟ بەڵێ خۆی نووسراوەکە لە 25 یەک بۆمان ڕەوان کراوە ئێمە ئەوڕۆکە 28 مانگە دەستگیرمان کرد دوێنێ کە دەستگیرمان کرد 27 واتە میوانیان 2 ڕۆژ بوو تەنها. زۆر سپاس بۆ جەنابەت دیارە لە ماوەی 2 ڕۆژدا ئەو کاتێک کە نووسراوەکە بەدەست پۆلیسی هەولێر گەیشتووە 25 مانگ بەڵام لە 27 مانگ هێزەکانی پۆلیسی هەولێر توانیان ئەم تۆمەتبارانە دەستگیر بکەنەوە لە ماوەی نزیکدا ڕەوانەی بەغدایان دەکەنەوە بەمەستی لێپێچینەوە لەگەڵیان.